سڵاو ئەمن سمکۆ جەهانگیرین ئێرە ستۆدیۆی بڵینگۆیە. ئەوڕۆ دەمانهەوێت سەبارەت بە مۆسکۆ زانیاریتان بدەمێ. مۆسکۆ شارێکی ڕەمزاوی و پڕنهێنیە لە رووسیا و بە هەبوونی شوێنە مێژوویەکانی بە شێوەیەکی بەرچاو لە نەخشەی جیهاندا دەدرەوشێتەوە. ئەم شارە سێهراویە پایتەختی رووسیا نەتەنیا بەهۆی کلیسا گەورەکانی بەڵکو بە نەهێنیە سەرنجڕاکێشەکانی شوێنێکی دڵڕەفێنە بۆ گەشتیارەکان. مۆسکۆ بەناوبانگترین شاری مافیایە. با بچین لە ناو رووسیادا گەشتێ بکەین. ئەگەر دەتان هەوێت سەبارەت بە خۆشی و ناخۆشیەکانی رووسیا بزانن لەگەڵمان ببن بە ئەندامی کاناڵەکەمان و زەنگوڵەکەش لێ بدەن و لایک و کۆمنتیشتان لەبیر نەچێ لەگەڵ بڵینگۆ بمێننەوە. پێش هەموو شتێک با سەیری پانتایی و گەورەی رووسیا بکەین. پانتایەکەی زیاتر لە 17 ملیۆن کیلومتری دووجایە، بەڕاستی گەورەیە. ئەگەر لە نزیک ڕادچاو لە نەخشەی مۆسکۆ بکەین دەبینین کە ئەم شارە هێندەش گەورە نییە و پانتایەکەی 2500 کیلومتری دووجایە، بەڵام دانیشتوانێکی زۆر لەم شارەدا دەژین. مۆسکۆ وەکو سەن پێترسبۆرگ ناسراوە و 19 ملیۆن دانیشتووی هەیە، لە حاڵکدا سەن پێترسبۆرگ 6 ملیۆن کەسە. زۆربەی پایتەختی وڵاتەکان لە ئاو و دەریا نزیکن، بەڵام مۆسکۆ وانە. لە ناوەندی ئەم شارەدا چۆمی مۆسکۆ دەگوزەرێ و خەڵکانێکی زۆر بۆ گەشت و گوزار ڕووی تێدەکەن. کۆشکی بەناوبانگی کەرملین ڕاست لە ناوەندی مۆسکۆدا جێگرتووە. ئەم کۆشکە یەکێکە لە هێما گەورەکانی رووسیا و هەر کەسێک کە دەچێتە ئەم وڵاتە وێنەیەکی خۆی لە پەنای ئەم کۆشکە دەگرێت. لە ئێستادا ماڵە فەرمیەکەی ولادیمیر پوتین کە تێرە دەژیت لەوەیە. مۆسکۆ ناوەندی فەرمانگەیی و دادگا بەرزەکان و وەلگاریش و دەسەڵاتە بەهێزەکانە. جێی ئاماژەیەکە کەرملین لە ڕاستیدا قەڵایەکە کە لە 4 کلیسا و 4 کۆشک و دیواری کەرملین پێکاتوە و کۆشکی کێرملینیش لەوێدایە کە سەردەمێک شوێنی مانەوەی تێزار بووە. مەیدانی سووری مۆسکۆش هەر لەم کۆشکە نزیکە. دەوروبەری ئەم مەیدانە شوێنی پیاسەیە و زۆریش خاوێنە و بچووکترین زبل و پاشماوەی تێدا نابینرێت. مەیدانی سوور خۆشترین شوێنە بۆ ئەو گەشتیارانەی کە دەچنە رووسیا و زۆربەی کاتەکەیان لەم مەیدانەدا بەسەر دەبن. کلیسا گەورەکەی سنت باسیل لە مەیدانی سووردایە و یەکێک لە هێماکانی مۆسکۆ ئەم مەیدانەیە. لە ئێستادا بە کەمی سەردانی ئەم مەیدانە دەکرێت و ئەویش دەگەڕێتەوە سەر پەیوەندی سارد و ناکۆکی رووسیا لەگەڵ ئوروپا و ڕۆژاوا. رووسیا بەهۆی دانیشتوانی زۆر و سەرچاوە گەلێکی دەوڵەمەند وڵاتێکی سربەخۆیە و هیچ کات لە ساڵدا خەڵوەت و چۆڵ نییە و ساڵانە فێستیڤال گەلێکی زۆر لەم شارە بەڕێوە دەچێت. ئەگەر سەردانی رووسیا بکەن و کەسێکی خۆششانس بن ڕەنگە ئەم فێستیڤالە ببینن. هەرچەند کە بۆ خەڵکی رووسیا زۆر سەرنجڕاکێش نییە، بەڵام بۆ گەشتیاران دڵڕفێنە. ئەگەر بمان هەوێت ژیانی ئاسایی لە مۆسکۆدا بخەینە بەرچاو دەبێت بڵین کە شەو ڕۆژانێکی زۆر زیندوو و تایبەتی هەیە و سەرەڕای کاریگەریەکانی شەڕ خەڵک ژیانێکی چالاک و ئارامیان هەیە و دەستە لە ناو شەقامەکانی مۆسکۆدا هاتوچۆ دەکەن و کەمتر کەسێک دەبینی کە بە تەنیایی پیاسە بکات. بەشێک لەگەڵ هاوڕەکانیان دادەنیشن و هەندێکیان لە کافەکاندا کۆ دەبنەوە و بەشێکیشیان خەریکی وێنەگرتنن. کاتێک دەچی بۆ ناوەندی شاری مۆسکۆ دەبینی وێنەگرانێکی زۆر بە کامێراکانیان خەریکی وێنەگرتنن. چۆن رووسیەکان و بە تایبەتژنەکانیان حەزێکی زۆریان لە وێنەگرتنە. تەنانەت کاتێک کە بەبێ پرس وێنەیان لێ بگری نەتەنیا تووڕە نابن، بەڵکو زۆریشیان پێخۆشە. گرنگایەتی و جوانی بیناکانی رووسیا هیچی لە بیناکانی ئوروپا و ڕۆژاوا کەمتر نییە و هەرکام لە بیناکان بەرهەمێکی هێماییم بۆ ئەم وڵاتە. مۆسکۆ شارێکی هەرە باش و ئیدەئاڵە بۆ ئەو کەسانی کە بیان هەوێت تێیدا ژیان بکەن، بەڵام دەبێت نزیکەی 5000 دۆلارێکە داهات هەبێدەنا ژیان و ڕابواردن لەم شارەدا ئەستەما. تەنیا گەورە ساڵەکان ناچن بۆ مۆسکۆ، بەڵکو گەنجانێکی زۆریش لە تەواوی رووسیا ڕاسەردانی مۆسکۆ دەکەن، چونکە زانکۆهایەکی باشی لێیە و فێرکاری و ڕاهێنانێک کە لەم زانستگایەدا هەیە دەرچوانی دەتوانن کارهایەکی باشیان لە چوارچێوەی نێونەتەوەیدا هەبێت. کاتێک چاو لە رووسیا دەکەین دەبینین کە لە ڕەگەزی ئیسلا و زۆربەیان قژێکی زەرد و پێستێکی سپی و چاوێکی شین یا سەوزیان هەیە. زۆربەی خەڵکی دنیا رووسیەکانیان پێ جوانە، بەڕاستی جوانن. بۆ خۆشیان دەزانن کە چەندە جوانن، هەڵبەت کە جوانی واتایەکی ڕێژەی هەیە. رووسیەکان گرنگێکی زۆر بەجل و بەرگیان دەدەن و تەنانەت لە چاو پێکەوتنە خۆماڵیەکانیشیاندا شتی جوان لەبەر دەکەن. رووسیا وڵاتێکی مەسیحی و ئۆرتۆدۆکسە، بەڵام پێکاتەی ئاینی و دەسەڵاتی ئەم وڵاتە کارێکی بە ژیانی خەڵکو و ئەوەی کە چ لەبەر دەکەن و چ دەخۆن نییە. خەڵک هەر شتێکیان پێخۆش بێت لەبەری دەکەن و لەلایەن دەسەڵات و کۆمەلگاڕە لە گوشاردانین. دڵخۆشی و خۆشبژێوی خەڵکی رووسیاش کەمتر لە ئوروپایەکان نییە. چالاکی و بۆنەهایەکی خۆشیان هەیە و کاتێک لە شەقامەکانی مۆسکۆدا دەگەڕی
دەبینی کە لە هەر لایەک کەسانێک خەریکی موسیقی و ئاهەنگ و سەمان و زۆربەی کات دەنگی موسیقایەکی خۆش دەبیستی. گەنجەکان زۆرتر لە شەقامدا و بە ساڵاتچوەکان زۆرتر لە مێترۆدا دەبیندرێن. جێی ئاماژەیە کە مێترۆی مۆسکۆ یەکێک لە گەورەترین و هەروەها قوڵترین مێترۆکانی دنیاە. سیستمی گواستنەوە و هاتوچۆی زۆر ڕێکوپێک و نەژیاروانیەکی تایبەتی تێدایە. نەژیاروانی واتە معماری. لە مۆسکۆدا 11 لاینی مێترۆ و زیاتر لە 230 وێستگە هەیە. کاتێککە لە شەقامەکانی مۆسکۆدا دەگەڕێی جیا لە خەڵکێکی جوان و ڕێکوپێک سەیارەهایەکی گرانبەها و بە نرخ کە زۆرتر ئێوارانە دەردەکەون سەرنجت ڕادەکێشن و تا ئاوردەدەیەوە بە کۆمەڵ لامبورگینی و فیراری و بە هەموو جۆر سەیاری تایبەت دەبینی. لە مۆسکۆ شەقامێک بەنێو تروسکایە هەیە کە تایبەتە بە توێژی زانا و لێهاتوو کەسە دەوڵەمەند و تایبەتەکان. پێکاتەکانی مۆسکۆ زۆرتر نێونەتەوەین و ئەگەر ئێوە زمانی ڕوسیش بە باشی نەزانن کێشەیەکی واتان نابێت و هەر بە ئینگلیسی قسەکردن جێبەجێ دەبێت و چێشت خواردنی زۆربەی وڵاتەکانی لێ پەیدا دەبێت. رووسیەکان بەشێک لە بۆنە و زەماوەندەکانیان لەم شارەدا و لە قەراغ چۆمی مۆسکۆ بەڕێوە دەبن. بە کورتی بابیڵین کە خەڵکی رووسیا سەرەڕای شەڕ و ناکۆکی ژیانێکی شاد و خۆشیان هەیە و وێ دەچێت بە پێچەوانەی زۆر شت مۆسکۆ هەروەکو هەمیشە یەکێک لە شارە خۆش و پایتەختە دڵڕفێنەکانی جیهان بمێنێت. ماندوو نەبی هاوڕێی خۆشەویستم، سپاس کە تاکۆتا لەگەڵم بووی و هیوادارم چێژی تەواوت لێوەرگت بێت. ئاگەر یەکەم جارە کاناڵ ئێمە دەبینیت تکایە سابسکرایبمان بکە و زەنگوڵەکەش هەڵکە. ئەگەریش هاوڕێی کۆنی تکایە بۆمان بنووسە سەبارەت بەچی پۆست و ڤیدیۆت بۆ ئامادە بکەین.